چینە لای تەوەری دووەمین بەرنامەکەمان ئەویش باس لە گرنگی نووسینەوەی بیرەوەری و یادداشتەکەن زانێکی نکێنەوە کەسانی کە توانن بیرەوەری و یادداشت بنووسەوە هەموو کەسێکە توانای خودت کۆمەڵە کەسی تایبەتن و ئەکرێت چۆن بنووسرێتەوە و میتۆدەکان و ڕێگاکانی نووسینەوەی بیرەوەری یاخود یادداشت چییە بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عادل سدیق مامۆستای زانکۆمان کردووە لە شاری هەڵەبجەوە لەگەڵمانە میوانە. مامۆستا عادل سڵاوی خۆی گەورت لێبێ سوپاس بۆ ئامادەبوونە سەرنجامێ لەوە دەست پێ بکەین ئایا بیرەوەری و یادداشت چییە؟ بەناوی خی گەورە میهرەبان سپاس بۆ میواندارێتیکردنی ئێمە بۆ ئەم بەرنامەیە بەڕێستان. طبعاً یادداشت و بیرەوەری یەکێکن لە کەرەستەکانی نووسینەوەی مێژوو یا لە کەرەستە سەرەکی و بنەڕەتیەکانی نووسینەوەی مێژوو، چونکە زانستی مێژوو یا مێژوو نووسین پێویستی بە کۆمەڵە کەرەستە هەیە بۆ نووسینەوەی. ئەلبەت لە ناو کەرەستەکانە مەسلەی بەڵگەنامە، کتێب، مەسلەی نووسینی ڕەسمی و ناڕەسمی، مەسلەی با بڵێن یادداشت و بیرەوەریەکان، ئەمانە کۆمەڵە کەرەستەن یا گەشتنامەکان کۆمەڵە کەرەستەن کە مێژوو نووس ئەتوانێت سوودیان لێ وەربگرێ بۆ نووسینەوەی مێژوو. چونکە مێژوو ئەو کاتە ئەچێتە بابێکی زانستیەوە کە تۆ بینا لەسەر وەرگرتنی کۆمەڵێ زانیاری و داتا لە سەرچاوە مەسادری جۆرا و جۆر وە بەراوردکردنیان و شەن و کەوکردنیان ئەنجا تۆ توانی با بڵێن مێژووی پێ بنووسیتەوە. ئیتر مێژووی هەر شتێک بێ، هەر بابەتێک بێ، هەر کەسێک بێ، هەر وڵات و ڕوودا و بابەتێک بێ، تۆ بینا لەسەر وەرگرتنی با بڵێن زانیاریەکان لە کەرەستە جۆرا و جۆرەکانی کێکیش لەو کەرەستانەوە وتمان مەسلەی یادداشت و بیرەوەریەکانە. بیرەوەری چییە؟ یادداشت چییە؟ طبعاً ئەمانە باس لە سەرگوزشتەی کەسێکن، شەخصێکن یا ڕابردووی ئینسانێکن، ئەزمموی کەسێکن. کەسەکە یەت ئەگەر با بڵێن جیاوازیەکی کورد بکەین لە نێوان بیرەوەری و یادداشتە، یادداشتەوەی کەسەکە ڕۆژانە ڕووسنوقاتی خۆی سەرنج و تێبینیەکانی لەسەر ئەو شتانەی کە ئەی بینە کە تیانە بەشدارە کە ئەی بیسێ ئەنووسێتەوە. هەرچی بیرەوەریە ئەمە دواتر ئەوەی یادداشت دواتر کەسەکەیەت بینا لەسەر ئەم سەرنج و تێبینیانە یادداشتەکانی خۆی نووسێتەوە بڵاوێکاتەوە. بەڵام بیرەوەری چییە؟ بیرەوەری کەسەکە دوای 50 ساڵ، 60 ساڵ، 30 ساڵ، 35 ساڵ ئیتر لەو فترە زەمەنیانەیە تێپەڕێ بەسەر ڕوودا و حداسیاتەکانە ئێسەیەت پشت بەست بە زاکیرە و بیر و هۆشی خۆی یەت بیرەوەریەکانی خۆیان نووسێتەوە، بیرەکاتەوە، هەان خۆی ناوەکەی لەوە هاتەوە، بیرەکاتەوە ئەو شتانە تۆمارەکە و ئەنووسێت. ئەوە کورتەیەک بوو لە جیاوازی نێوان بیرەوەری و یادداشت. بەڵام مامۆستا جیاوازی هەیە لە نووسینی ئەو زمانەی کە بیرەوەریەکان یاخود یادداشتەکەی پێدەنووسرێت، واتە پێویستە بە چ شێوازێک بنووسرێت ئەو کەسی کە یادداشت یاخود بیرەوەریەکان دەنووسێت؟ طبعاً ئەگەر بەراوردێ بکەین لە نێوان یادداشت و بیرەوەری لە ڕووی علمی بوون و ناعلمی بوونەوە یا لە ڕووی وردی و زانستی بوونەوە، یادداشت با بڵێن ورترە، چونکە ڕۆژانە کەسەکە کە سەرنج و تێبینیەکانی زانیاریەکان تۆمارەکات یا هەر شتێک کە ڕۆژانە بۆ یەتە پێشخۆی کاراکتەر بێت لە ناو ڕووداوەکان یا بینەر بێ یا بیسەر بێت لەو کاتێک کە ڕووداوەکان ڕوویانداوە، ئەمیەت سەرنج و تێبینیەکانە نووسێتەوە بە شێوەی ڕووسنوقات هەموو شتەکان تۆمارەکان. ئەمە ئەم جۆرە لە نووسینەوەی یادداشت ئەمە ورتر و زانستیتر و بڕواپێکراوترە وەک لە بیرەوەری، چونکە ئەم ناوی کاراکتەرەکانی بیرناچێ، ڕۆژ و تاریخ و بەروار و شوێنەکانی بیرناچێ. بەڵام لە مەسەلەی بیرەوەریە کەسەکە دوای 6 ساڵ، 50 ساڵ، 80 ساڵیەت بیرەوەریەکانە نووسێتەوە، ناوی ڕووداوەکانی بیرەچێ، ناوی کاراکتەرەکانی بیرەچێ وەکو پێویست بیری نییە، زەمەنەکەی بیرەچێ و شوێن زۆر جاریشکات و شوێنەکەی بیرەچێت. لەبەرەوە زیاتر پشت بە زاکیرە و بیر و هۆشە بەسێ. خۆشمان نەزانین بە مروری زەمەنەگەر ئەم شتانە تۆمار نەکرێن وردە وردە لە فکر و زیهنی ئینسانە کاڵە بنەوە و دواتر ئینسان لە ڕووداوێکی گەورە و گران کە ڕوویداوە و با بڵێن هەندێک جارە و ڕووداوانە چارە نووسازیشن شتێکی کەمی لاماوەتەوە و تۆماریانەکە شتەکانیش کرچ و کاڵن. بۆیە زۆر جار ئەوانەی کە بیرەوەری بڵاوەکەنەوە ڕوبەڕووی پەرچەکردداری زۆرە بنەوە لەلایەن خەڵکانێکی کەکە لە دەوروپشتی ئەم بوون یا هاوڕێی بوون یا هاوسەردەم بوون یا بەشداری ئەو ڕوودا و گۆڕانکاریانەیان کردووە کە ئەم باسی کردووە. لەبەرەوەی کە
ئەم وەکو پێویست نەچۆتەوە سەر ئەو بابەتانە بە وردی نەیتوانیوێت تەختی ئەو شتانە بکە. گرنگترین شت لە مەسەلەی یاداشت و بیرەوەریە با بڵێن بابەتی ڕازگۆیی بوون و وردی و بوێریە. ینی ئەم سێ شتە لە مەسلەی نووسینەوەی یاداشت و بیرەوەریە لە گرنگترین بابەتەکانن. ئەو ئینسانە ڕازگۆ بێ لە گێڕانەوەی ڕوودا و بەسەرهاتەکان وە بوێر بێ بتوانێ بەشی زۆری یالانی وەلو ئێمە خەڵکانێکی شەرقی ناتوانین هەموو شتێک بڵێن بە پێچەوانی وڵاتانی ڕۆژاوا یا ئەو میلەتانی کە خاوەنی سیستمێکی دیموکراسین و لە هەمان کاتیشا ورد بێت لە گێڕانەوەی ئەو زانیارانەی کە ئەی گەڕێتەوە بتوانێت با بڵێن هەموو شتانی کە ڕوویداوە بەرە وردی بیگەڕێتەوە، چونکە ئێمە بەشێکی زۆر لەو یاداشت و بیرەوەریانی کە هەمانە ئەبینی ڕووداوێکی گەورە و گران ڕووی یاوە کاریگەری و لێکەوتی زۆر جێهێشتووە هەم لەسەر جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد هەم لەسەر گۆڕانکاری ئابووری کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگیەکانی وڵاتی ئێمە. بەڵام کاتە بیرەوەری نووس باسێکات بە چەندێ ڕێک بە چەند وشەیەک تعبیری لێکا و باسێکات و ئیتر ناچێتە ناو تەفاسیلەکانی شەوش کە کورتێکی زۆرە لە ناو بیرەوەریەکانە کە ئێمە بەرچاومانەکەوێت. باشە مامۆستا بەڵێ فەرموو. ئەکرێ بە چەند ڕێگە بیرەوەری و یاداشتەکان بنووسرێن و یاخود لە ڕووی زانستیەوە ئەو میتۆدە جیاوازانە کامانن کە کەسەکان توانن هەم بیرەوەری و یاداشتەکانی خۆشیانی پێ بنووسنەوە. خۆی ئێمە لە کورتترین پێناسەیە ئەڵین یاداشت و بیرەوەری جۆرێکن لە ژانرە ئەدەبیەکان یا با بڵێن ژانرێکی ئەدەبین میتۆدێکی دیاریکراو نییە بۆ نووسینەوەی مێژوو. ئەوش دەستی نووسەر لایەنێکی ئیجابی هەیە دەستی نووسەر واڵاکە بەو نەمەت و تەرزەی کە خۆی ئەوێ بیرەوەری و یاداشتەکانی بنووسێتەوە. لە تەواوی ئەو سەرچاوانی کە باسی نووسینەوەی یاداشت و بیرەوەریەکان هەمویان کۆکن لەسەرەوەی کە میتۆدێکی دیاریکراو نییە بۆ نووسینەوەی یاداشت و بیرەوەری. ئەگەر ئێمە سەرنجێکی ئەو یاداشت و بیرەوەریانیش بدەین کە با بڵێن لە باشووری کوردستان لە سەرەتای بیستەکانەوە هەتاوەکو ئەمڕۆ نووسراونەتەوە ئەبینی هەر کەسیان میتۆدێکە گرێتە بن. هەندێکیان هەر ڕاستەخۆ ئەحداسیەتەکان تۆمارەکە، هەندێکیان هەیە ڕۆژانە یاداشتیان نووسیوە، هەندێکیان ڕۆژانە نووس بوون، هەندێکیان مفەکەریان لە باخەڵا بۆ ڕۆژانە ڕوسنوقات و سەرنج و تێبینیەکانیان لەسەر ڕووداوەکان تۆمار کرد و هەندێکیان هاتوون دوای 50 ساڵ 6 ساڵ 30 ساڵ لە خەبات ئەنجا هاتوون بیرەوەریەکانیانە نووسنەوە. بەڵام بە کورتی هەر نووسەرێکی بیرەوەری نووس یا یاداشت نووس میتۆدی خۆی هەیە، ڕێبازی خۆی هەیە بۆ نووسینەوەی یاداشت و بیرەوەریەکانی. ئەوەش دەستی نووسەر واڵاکە لە نووسینەوەی زۆرترین زانیاری لەوەی کە بینیوێتی بیستوێتی یا لەوانی کە بەشداری کردووە. بە کورتی میتۆدێکی دیاریکراومانیە بۆ نووسینەوەی یاداشت و بیرەوەری. بەڵام هەروەکو لە پرسیارەکەی پێشووە من وەڵام مایەوە لە مەسلەی یاداشت و بیرەوەری ڕازگۆیی بوون بوێری لەگەڵ وردی لە نقلکردن و گواستنەوەی زانیاریەکان ئەوانە لە ئەساسیاتی نووسینەوەی بیرەوەری و یاداشتن. زۆر باش مامۆستا گرنگی نووسینی ئەم بیرەوەری و یاداشتانە چییە بۆ کورد و ئەگەر بەراوردێکی بکەین مێژووی کورد تا چەند دەوڵەمەندە بە بوونی یاداشت بە بوونی یادەوەری لە ڕووی مێژوویە و بەراورد بە وڵاتانی دیکە بە تایبەت وڵاتانی دراوسێی؟ خۆی با بڵێن ئەمە پرسیارێکی زۆر گرنگ و جەوهەریە لێرەیە کە جەنابتانەکەن. پرسیارە ئەساسیەکەش هەر خۆی لێرایە. مەسەلەی یاداشت و بیرەوەری زیاتر لە ئەوروپا چەند سەدەیەکە لە ئەوروپا بووە بە کللتور بووە لە ناو میلەتانی ئەوروپا هەیە و ئەوان هەر گەلێک هەر نەتەوەیەک لە ئەوروپا ئەیگیری بەشێکی زۆری کەرەستە مێژوویەکانیان بریتە لەو یاداشت و بیرەوەریانەی کە لە قۆناغەکانی ڕابردووان نووسیویانەتەوە. بەڵام ئەم جۆرە لە ژانری ئەدەبی درەنگێتە ناوچەکانی ڕۆژهەڵات و ئەگەرچی لە لای عەرەب تۆزە کۆنترە و مێژوەکەی کۆنە، بەڵام بەو شێوازەی کە ئەمڕۆ بیرەوەری و یاداشتی پێ ناسرێتەوە تایبەتمەندەکانی ئێمە لە بەرچاو بگرین مێژووی ئەگەڕێتەوە بۆ سەرەتاکانی سەدەی بیستەم. هەم لە لای ئێرانیەکان کە ئێمە لە ڕووی فەرهەنگیەوە لەژێر تەسیراتی ئەوان نابووین، هەم لە لای تورکەکانیش با بڵێن لە نیوەی دووەمی سەدەی 19 و زیاتریش لە سەرەتای سەدەی بیستەمەوە ئەم جۆرە لە ژانری ئەدەبی لەم ناوچانەیە هەبووە. عەرەبەکانیش زیاتر لە دوای
لە سەرەتاکانی سەدەی 20ەمەوە دەستیان کردو بە نووسینەوەی بیرەوەری و یاداشتەکان. بەڵام بە نیسبەت کوردەوە کورد کە ئێمە باسی باشووری کوردستان بکەین لە ڕووی زمانەوە ئێمە زمانەکەمان وەکو پێویست بەکار نەهاتووە یا با بڵێن شتی پێ نەنووسراوە جگە لەو بەرامە شیعریانەی شاعیرانی کلاسیک و سەدەمی ڕۆمانتیک کە ئێمە لە سەدەی 19 و پێشووتریش کەمێکی پێشووتریش ئێمە بەرچاومانەکەون ئەگینایتر نووسینیکەی پێ نەنووسراوە چاپخانە و مەطبەعە لە کوردستانە نەبووە و زانایان و عولەماکانی ئێمە ئەوەی کە نووسیویانە لە مەداریسەکان لە مەدرسە ئاینەکان لە مزگەوتەکانە زیاتر بە زمانی فارسی تورکی عەرەبی شتەکانی خۆیانیان نووسیوە لەبەرەوەی ئێمە لە غیابی دەوڵەت هەژیاوین ئێمە دەوڵەتمان نەبووە کیانمان نەبووە ئیبن خەلدون ئەڵێ ئەوە دەوڵەتە مێژوو دروستەکات چونکە دەوڵەت با بڵێن باجی هەیە شەڕی هەیە جەنگی هەیە مێژوو نووسی هەیە ڕوودا و ئەحداسیاتی هەیە پەیماننامەکانی هەیە لەبەرەوە لەو حاڵەتانەیە هەموو شتەکان بەڕەسمیەکرێن و تۆمارەکرێن و دواتر مێژوو نووس بەرمەبنای ئەم کەرەستانە ئەتوانێت ڕوودا و ئەحداسیاتەکانی پێ تەحلیل بکە بەڵام بۆ ئێمەی کورد کە دەوڵەتمان نەبووە کە کیانمان نەبووە نووسینەوەی بیرەوەری و یاداشتەکان دیوێکی ئەوەیە کە لایەنە باشەکەی ئەوەیە ئەتوانێت پەردە لەسەر زۆر شتی نەوترا و هەڵبداتەوە و زۆرترین زانیاری تیا تۆمار بکرێ و ئێمە بتوانین سوودێکی زۆری لێ ببینین بۆ نووسینەوەی مێژوەکەی خۆمان بەڵام دیوە سلبەکەی ئەوەیە ئێمە کە لە غیابی دەوڵەت تا ژیاوین بەڵگەنامە فەرمی و نافەرمیەکانی کەمان نییە یاداشت و بیرەوەریەکان ئەبێ بە سەرنجێکی ورترەوە بە چاوی ڕەخنەگرانەترەوە لێیان بڕوانین چونکە ئێمە زانیاریە کە لە یاداشتێک بیرەوەریەک تۆمارێک ئەنجاری وایە ئەو زانیاریە تەنها لە یەک بیرەوەری و یاداشتا هەیە لە سەرچاوی کەمان نییە بەڵگەنامەی فەرمی و نافەرمی کەمان نییە لەبەردەسا با بڵێن مقارنەی بکەین بە ئەم زانیاریانە بۆی بزانین ئەم زانیاریانە تا چەند دروستن یا دروست نین ئەوە دیوە سلبەکێتی بەڵام دیوە ئیجابەکەی بۆ ئێمەی میلەتی کورد ئەبوو بە تایبەتی سەدەی ڕابردوو بۆ ئێمە ئەبوو ئێمە خاوەنی دەیان و سادان یاداشت و بیرەوەری بووینە چونکە ئێمە خەڵکانێکی زۆرمان لە نخبەی ڕۆشنبیر و سیاسی و عسکەریەکان هەبووە لە باشووری کوردستان پێش شۆڕشی گەورەمان هەبووە دەیان گروپ و ڕێکخراوی سیاسیمان هەبووە و سەدەی ڕابردوو بۆ ئێمە سەدەیەکی چارەنووساز بوو بە تایبەتی لە دوای حربی عالەمی یەکەمەوە هەرچی ڕوودا و گۆڕانکاریە لە باشووری کوردستان کاریگەری و لێکەوتەکانیان هەتا ئەمڕۆژ دامەنی کۆمەڵگەی کوردی بەرنەدا و هەتاوەکو ئەمڕۆژ لێکەوتەکانی هەر درێژیان هەیە و ڕەنگە بۆ دەیان ساڵی کەش لێکەوتیان هەر هەبێ بۆیە ئەبوو ئێمە زۆرترین یاداشت و بیرەوەریمان هەبووە لە سەدەی ڕابردووە و ئەوانە ببوونە بە ماتریاڵێکی زۆر سەرەکی بۆ نووسینەوەی مێژووی ئێمە بەڵام بەداخەوە نسبەی یاداشت و بیرەوەریەکان لە سەدەی ڕابردووە لە سەرەتای سەدەی 20ەمەوە هەتا کۆتایی ئەو سەدا بە پەنجەی دەسە ژمێرێن ژمارەیان زۆر زۆر کەمە لەبەرەوە ئێمە تووشی نەقسێکی گەورە بووین لە نووسینەوەی مێژووی خۆمانە بۆیە مێژووی ئێمە پچڕە ناڕوونی زۆری تایە با بڵێن زۆر شتەیە بۆ ئێمە هەتا ئەمڕۆ ڕوونیە یا هەندێک ئەحداسیات هەیە هەتا ئێستا ئێمە سەرقەڵەمێکمان نەبینیوە لەسەری بۆیە ئەبینی زۆرێک لە ئەدەبیات و فەرهەنگ با بڵێن بەرنامە و پێڕە و پرۆگرامی تەنانەت حیزبە سیاسی و گروپە سیاسی و فەرهەنگیەکانی ئێمە لە سەدەی ڕابردوویە دیار نین یا بەشێکی زۆر لەو کۆڕووکۆبوونەوە و با بڵێن مؤتەمەرانەی کە لە سەدەی ڕابردووە کراون شتێکی وایان لەسەر نازانین جوڵانەوە ڕزگاری خوازی کورد لە 61 هەتاوەکو 91 نزیکەی 30 ساڵە بەڵام ئێمە ژمارەی یاداشتانی کە هەمانە ئەگەر بەراوردی بکەین بەو شۆڕشە گەورە و گرانەی لە باشووری کوردستان کراوە بە هەموو کەم و کورتەکانیەوە زۆر کە من لە ئاستی ئەو جوڵانەوە گەورەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردانین لەو قۆناغەیە ئیترەوە پێشووتر هەرواز دەبێنە بەشێکی زۆری پەیوەندی هەیە بە فاکتەرە خودیەکان واتە پەیوەندی هەیە بە تاکی کورد و کۆمەڵگەی کوردی لە باشووری کوردستان بەشێکیشی پەیوەندی هەیە بە فاکتەرە بابەتیەکان ئەوانەی کە زیاتر پەیوەندیان هەبوو بە هەلومەرجی سیاسی و ئەو سیستەمە سیاسی کە لە عێراقا وجودی هەبوو ئەو جۆرە ستەمەی کە لە باشووری کوردستان یا با بڵێن لە عێراقا بەرامبەر بە کورد کراوە و دەستی قەڵەم بەدەستانی کوردی گرتووە نەیهێشت و یاداشت و بیرەوەریەکانیان بنووسنەوە چونکە خۆمان نەزانین لە نووسینەوەی یاداشت و بیرەوەریە تۆ باسی زۆر شت و زۆر بابەتی گرنگەکەی باسی خەڵکەکەی ناوەهێنی ئەوەش بە ئاسانی قوت نادرێت بۆ دەسەڵاتی سیاسی و لەبەرەوە لە سەردەمی پاشایەتی و لە سەردەمی جمهوریشە عێراق دیوانی ڕقابەی هەیە بووە بۆم شتان و بە فلتەرات تێپەڕین و هەموو شتێک بواری بڵاوکردنەوەی پێ نەدراوە و زۆر شتیش هەبووە تەنانەت لە کاتی چاپکردن یا لە دوای چاپکردن ڕاستەوخۆ دەستی بەسەرا گیرا و عقوبەی ئەو کەسە دراوە کە هەساوە بە نووسینەوەی ئەو یاداشت و بیرەوەریانە. بەڵێ
زۆر باشە مامۆستا بەپێی سەرچاوە مێژوویەکان کورتترین بیرەوەری یاخود یاداش کە لە مێژووی کووردا نووسرا بێ هی کێ و بۆ کێ گەڕێتەوە؟ خۆی ئەم وەکو لە سەرەتا وتمان ئەم جۆرە لە ژانری ئەدەبی تازەیە لە لای کورد لە لای کوردی خۆمان لە باشووری کوردستان وەلەو ئێمە تا ئێسش بەداخەوە گەورەترین گرفت بۆ ئێمە ئەوەیە بیبلیۆگرافیایەکمان نییە سەبارەت بە یاداشت و بیرەوەریە کوردیەکان بۆیە نازانین یا بە دروستی نازانرێت کێ یەکەمین کەسێکە کە یاداشت و بیرەوەری نووسیوێتەوە چونکە ئێمە لەوانەیە ئێستا ئێمە دەیان یاداشت و بیرەوەریمان هەبێت لە دامەزراوە ڕسمی و ناڕسمیەکان یا لە لای خەڵکێک لە ماڵەوە هێشتا گل درابێتەوە و ڕۆشنایی چاپ و بڵاوکراوی نەبینی بێ بۆیە ئێمە لەم حاڵەتەیە تەنها قسە لەسەر بڵاوکراوەکانەکەین قسە لەسەر بڵاو نەکراوەکان ناکەین چونکە بەدەیان یاداشت و بیرەوەری کەمان هەیە یا فەوتاوە یا بەشێکی فەوتاوە یا بە ئەنقەست هەڵگیراوە یا ئەوەیە تا ئێستا ئەو خەڵکانەی کە کەوتوتە لایەنکو پێویست بایەخ و ئەهەمیەتی ئەم جۆرە یاداشت و بیرەوەریانیان نەزانیوە و بۆیە تا ئێستا چاپ و بڵاو نەکراونەتەوە ئەمێنێتەوە سەرەوەی کە کێ یەکەمین کەسێکە لە کووردا بە یاداشت و بیرەوەری نووسێتەوە طبعاً ئێمە وەکو زاهیری مێژوو نووسین لە ناو کووردا لە شەرەفخانەوە ئێمە خەڵکمان هەیە دەستی بۆ مێژووی کورد بردووە لە ناو کووردا ئەوەی کە کورد خۆی نووسی بێتەوە هەر لە شەرەفخان خۆی هەتاییت بۆ سەدەی 19 کە مەسوورە و خەڵکانێکی کە لە کۆمەلگەی کوردی عەبدولقادر بەگی بابانی و ئەمانە بیرەوەری یاداشتیان نووسیوێتەوە یا بەشێک لە مێژووی کوردیان نووسیوێتەوە یا بەشێک لەو مێژوەی کە نووسیویانێتەوە هەندێکی بیرەوەری و یاداشتی خۆیانە تێکەڵ بە مێژوەکەیان کردووە بە تایبەتی لە بەشەکانی کۆتاییانە ئەوەی کە هاوسەردەمی خۆیان بووە بەڵام ئەوەی کە یاداشت بێ و بیوەکو یاداشت و بیرەوەری تۆ تەماشای بکەی با بڵێن سەرەتاکانی ئەگەڕێتەوە بۆ کۆتایی دەی کۆتایی سەدەی 19 وەفایی یەکەمین کەسێکە کە بیرەوەریەکانی نووسیوێتەوە ڕیاض الصالحین عفو تحفەی موریدینی با بڵێن وەفایی یەکەمین بیرەوەریەکە کە لەسەر داوای عەبدولقادر بەگی شەمزینی نووسیوێتەوە داوای لێکردووە کە بیرەوەری و شعرەکانی خۆی بۆ بنووسێتەوە ئەو لە ئەستەمبوڵ چاپیانەکە دوایەوە ئێمە داخل بە سەرەتاکانی سەدەی 20ەمە بین لە ئەمین زەکی بەگ لە ڕەفیق حیلمی لە ئەو نوخبەیی کە لە سەرەتای سەدەی 20ەمە قەڵەم بەدەستانی کورد بوون دواتریش لە دوای حربی عالەمی یەکەم و دروستبوونی حکوومەتی شێخ مەحموود و دواتریش لە 20ەکانەوە ئیتر دەرچوونی گۆڤار و ڕۆژنامە کوردیەکانەوە ئیتر وردەوە دەنووسینی کوردی پێیابێ قەڵەم بەدەستانی کورد لە ڕێگەی ڕۆژنامەکانەوە وردە بیرەوەریە نووسنەوە هەتا ئاگا بەوەی کە لە پەنجاکانەوە ئیتر ڕەفیق حیلمی لە 56 بۆ 58 بیرەوەریەکانی خۆی یاداشتەکانی خۆی لە 6 بەرگا چاپەکە و ئیتر لە دوای ئەویش ئەحمەد خواجە و ئەحمەد تەقی و با بڵێن بیرەوەریەکانی مەلا محەممەدی مەلا عەبدوڕەحیمی چرۆسانەی و بیرەوەریەکانی زێوەری شاعیر ئەمانە بیرەوەریە سەرەتایەکان لەگەڵ ئەو بیرەوەریە ئەمانە ئەوانەی شارن ئەوانەی شاخیش چەندانەیەکن ئەوانیش بڵاو بنەوە لە بیرەوەریەکانی نووری شاویست نەوشیرۆ مستەفا کارەساتی هەکاری یا ئەوەی با بڵێن مەحموود عوسمان یان هاوشێوەکانی ئەمانە طبعاً ژمارە و بیرەوەری یاداشانەوە کوتمان زۆر کە من مقارنە ناکرێن بەو هەموو گۆڕانکاریانەی کە لە سەدەی ڕابردووە بۆ کورد و جوڵانەوە ڕزگاری خوازەکەی هاتوونەتە پێشەوە کاریگەری و لێکەوتەکانیان زۆر قوڵ و با بڵێن درێژخایەن هەتاوەکو ئەمڕۆژ بەردەوا من لەبەرەوە ژمارەی بیرەوەری و یاداشتە کوردیەکان بە بەراورد بە ڕوودا و گۆڕانکاریەکان لە ئاستی پێویستانین. زۆر باشەوە سعادل دەزانی کە خەڵکانی یاسایی نووسەر ڕۆژنامە نووسان ڕۆژانە یاداشت و بیرەوەری دەنووسن ئەمە تا چەند سوودێکی زۆر باشی دەبێت بۆ مێژووی گەلی کورد وەروها ئەگەر باز لەوەش بکەین ئەو ئاماژت بۆ کرەوە یاداشتانەی کە لەوانەیە دەرنەخرابن یاخود نهێنی بن پێدوانی ئەگەر ئەوانە دەربخرێن ڕێڕێی مێژوو نووسراوە مێژوویەکان گۆڕانکاری بەسەردا دێت. خۆی لە کۆتایی پرسیارەکەی جەنابتەوە دەست پێ بکەم بۆچی نووسینەوەی یاداشت و بیرەوەری گرنگە و لە کاتی خۆشیان بڵاوکرێتەوە گرنگە چونکە جارێ ئەسڵان نووسینەوەی یاداشت و بیرەوەری
نیشانەی وشیاری تاکی ئەو کۆمەلگایەیە بە تایبەتی ئێمە کە باسی باشووری کوردستان بکەین ئێمە زۆر پێویستمان بە نووسینەوەی یاداشت و بیرەوەریەکانێ ئەگەر ئێمە مقارنە بکەین بە میلەتانی خواپێدا و کە خاوەنی کیان و دەوڵەتی سیاسین و هەموو هەلومەرجەکان و دەرفەتەکان لەبارن بۆ ئەوەی کە خەڵک زۆرترین یاداشت و بیرەوەری بنووسێتەوە و ببێ بە کولتور بەداخەوە ئێمە بەشێکی زۆری ئەو یاداشت و بیرەوەریانێشی لە کۆمەلگەی کوردی لە باشووری کوردستان نووسراونەتەوە ئابینی سەیری نووسینەوەی مێژوەکانیان بکە قۆناغی نووسینەوەی مێژوەکانیان 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ پێشەوە نووسیویانەتەوە بەڵام ئەبینی ئەو بیرەوەریەی ئەو یاداشتەی لە 20ەکانان نووسراوە لە 80ەکان چاپەکرێ لە 30ەکانان نووسراوە لە 70ەکان چاپەکرێ لە 50ەکان نووسراوە لە 80ەکان چاپەکرێ گرنگی نووسینەوەی یاداشت و بیرەوەری و لە کاتی خۆیان بڵاوکردنەوەی واکە کە خەڵک تاکی ئەو کۆمەلگایە ئاگاداری ڕوودا و گۆڕانکاریەکان بێ و ئەبێ بە کللتوریش بڵاوکردنەوەی یاداشت و بیرەوەری لە کاتی خۆیان واکە کە ئەم جۆرە لە ژانری ئەدەبی ببێ بە کللتور لە ناو کۆمەلگایە و زۆرترین خەڵک یاداشت و بیرەوەریەکانی خۆیان بنووسێتەوە و کاتە تۆ توانی بە ئاسانی مقارنەی سەرچاوەکان بکەی و بتانی تا ڕادێکی زۆر بە چاوڕوون بی ئاگاداری ڕوودا و گۆڕانکاریەکان بی کە لە ڕابردووە چیان ڕوویداوە بەرمەبنای زۆرترین زانیاری لەسەر ئەو ڕوودا وەحداسیاتانی کە لە ڕابردووە ڕوویانداوە تۆ بتوانین تحلیلێکی مێژویی زانستی بکەی بۆ ئەم ڕوودا و گۆڕانکاریانەوە بگەی بە دەرەنجامێکی زانستی و بابەتیانە لە کۆتاییە. بەڵام ئەگەر یاداشت و بیرەوەری زوو بنووسرێتەوە بەڵام درەنگ بڵاو بکرێتەوە یا درەنگ بنووسرێتەوە درەنگیش بڵاو بکرێتەوە ئەمە زوعفە بۆ ئەو یاداشت و بیرەوەریانە چونکە هەندی ئەحداسات هەیە ئیتر یعنی کاریگەریەکەی تێپەڕیوە میلەت لە کاتی خۆیان ئاگاداری ئەم وردەکاریانە نەبووە و جاری وان هەیە ئەو شتانشی کە تۆ ئەینووسی ئیتر لێکەوتەیەکی ئەوتۆیان نامێنێ یا بایەخێکی مێژووی ئەوتۆی نییە وەکۆی کە لە کاتی خۆیان ئەگەر بنووسرایە و بڵاو بکرایەتەوە لایەنە ئیجابیەکانی زۆر زیاتر بوو وەک لەوەی کە 10 ساڵ 20 ساڵ دواتر 30 ساڵ دواتر کەسەکە بێت یاداشت و بیرەوەریەکانی بنووسێتەوە. ئەمە جیاوازەکەی نێوان ئەوەیە کە یاداشت ئەگەر لە کاتی خۆیان بڵاو بنووسرێ و بڵاو بکرێتەوە ئەبێ بە کللتور زۆرترین خەڵک یاداشت و بیرەوەری خۆی ئەنووسێتەوە بەرچاوڕوونترە بین ئێمە ئازانینەوە ڕوودا و گۆڕانکاریانە چۆن ڕوویانداوە و ئاگاداری وردەکاریەکان بین ئاگاداری گۆڕانکاریە ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی فەرەنگیەکانی کۆمەلگەکەی خۆت بی. بەڵام ئەگەر کەمترین یاداشت نووسرایەوە بیرەوەری نووسرایەوە و درەنگ بڵاو کرایەوە ئەمانە لایەنی سلبیان زۆرە کە هەندێکیانمان ئاماژە بۆ کرد هەندێکیشانەوەیە کە ئەمانە هەندێکیان ئیتر کاریگەریەکی ئەوتویان نەماوە بایەخێکی ئەوتویان نەماوە سەرچاوی کە بەردەست بوون با بڵین زوعفیان زۆرە وەکو پێویست کەسەکە ورد نەبووە لە گێڕانەوەی یاداشت و بیرەوەریەکان بۆیە بۆ کۆمەلگەی ئێمە لە خەڵکی باشووری کوردستان مادەم لە غیابی دەوڵەت و دەوڵەتداریە ژیاوین ئەبوو زۆرترین یاداشت و بیرەوەری بنووسێتەوە ئێستش درەنگ نەبووە ئەو شتانی کە ئەمڕۆ ڕۆژانە ڕوو ئەدەن ئەبێ ڕۆژانە تۆمار بکرێن بنووسێنەوە بەداخەوە ئەوەی لە سۆشیال میدیا وەکو بڵاوە کرێتەوە لەسەر ڕوودا و گۆڕانکاریەکان ئەوانە لە سەدایەکی ئەو شتانن کە ڕۆژانە ڕووەدەن ئێستش تاکی کورد لە سیاسیەکان لە عسکەریەکان لە نخبەی ڕۆشنبیری کورد هێشتا مەسلەی یاداشت و بیرەوەری نەبووە بە کللتور لە ناویانە ڕۆژانە و شتانە تۆمار بکەن بۆی ئێمە سبەینێ بزانین ئەمڕۆ چی ڕوویداوە ئاگاداری ڕوودا و گۆڕانکاریەکان بیت ئەوەی لە سۆشیال میدیا بڵاوەکرێتەوە زۆر جار ڕاستیەکە نییە یا ئەو شتە نییە کە ڕوویداوە بەڵکو ئەو شتێک کە چۆتە ناو خەڵک بۆی چاوبەستی خەڵکی پێ بکرێ یا بۆ ئەوەی کە خەڵک بە لاڕێبرێ بەڵام و کەسی کە کاراکتەرە لە ناو ڕوودا و گۆڕانکاریەکان شتەکان ئەبینێ مەرجیش نییە هەر خەڵکێکی سیاسی یا عسکەری یا خەڵکانێکی دەسەڵاتدار یاداشتی و بیرەوەری خۆیان بنووسنەوە ئەکرێ شوانێکیش یاداشت و بیرەوەری خۆی بنووسێتەوە ئەکرێ فەرمانبەرێک بینووسێتەوە ئەکرێ ڕۆشنبیرێک ئەکرێ لە هەرفی ئەیەکی جیاوازی کۆمەلگا لە هەر سەر بە هەر چین و توێژێکی کۆمەلگا بێ ئەو لە ڕوانگەی خۆیەوە ئەو شتانێک کە ڕۆژانە بۆ یەتە پێش و ئەی بینێ و ئەی بیستێ دروستەکەی بنووسێت و ئەو زانیاریەکان تۆمار بکە چونکە ئەمانەی کە لە کاتی خۆیان ئەنووسرێن میزداقیەتیان نیزبەی ڕاستیان تیا زیاتر و بەرچاوترە وەک لەوانەی کە دواتر کە بابای بیرەوەری نووس یەت بیرەوەریەکانی نووسێتەوە وەکوتمان ناوی کەسەکان و شەخصەکان و کۆڕ و کۆبوونەوەکەوان و با بڵین مەحزەرەکان و چی وتراوە لەو کۆڕ و کۆبوونەوەوانەیە و کێ بەشدار بووە و لە چ شوێنێک بۆ ئەمانەی بیرەچێ بۆیە زوعفیان زۆرە ئەوە ئەو جۆرە بیرەوەریانە
لەبەرەوە نووسینەوەی زۆرترین یاداشت و بیرەوەری لەلایەن خەڵکی جۆرا و جۆرەوە خزمەتێکی ئێژگار گەورە بە مێژوو فەرهەنگی ئێماکە بەداخەوە بەشێکی زۆر لەو ناڕوونی و لێڵەی کە لە تاریخی ئێمە هەیە ئەوەیە کە ئێمە ئاتاجی زۆرترین زانیاری و بیرەوەرین بۆ ئەوی بزانێ و گۆڕانکاری و ڕووداوانە چۆن ڕوویانداوە لە کوردستانە بەڵام لە غیابی نەبوونی سەرچاوە مەسادر و لە غیابی دەوڵەتی کوردیاکە ئێمە کیانمان نەبووە دەوڵەتمان نەبووە ئەوەیە بۆ کۆمەڵی ئەمارەت بۆ ئەوانیش لە حاشەی ئەو دەوڵەتانەی کە ئاژیاون و ئەوانیش با بڵێن زیاتر ڕاپەڕێنەری ئیشوکاری ئەو دەوڵەتانە بوون کە لە سایە نابوون بۆیە زۆر نەیانتوانیوە ئەوراق و دۆسیە و شتی ویان نەبێ ئەوەی کە هەبوو بێ ڕسمی بۆ لە نێوان ئەوان و دەوڵەتەکان بووە دەوڵەتی سەردەسە بۆیە ئێمە لەم حاڵەتانیان ناچارە بین پەنا بۆ بەڵگەنامە و دۆکیۆمنتەکان ڕسمی و ناڕسمیەکانی وڵاتانی داگیرکەری کوردستان بین یا بێگانەکان بین ئەوانش یەک دنیا سەریەشە و ئاریشە بۆ ئێمە دروست دەکەن چونکە ئەوانە خەڵکانی سەردەستە نووسیویانەتەوە دەوڵەتی سەردەستە نووسیویانەتەوە بە ئارەزوی خۆیان تەشیریان بە تۆ بە شخصیاتی تۆ بە مێژووی تۆ کردو ئەسڵ ئاگاداری جوگرافیا و شوێن و ناو و ناسنامە و کللتور و فەرهەنگی تۆ نەبوو حەزەکەم یەک شت بگەڕمەوە بە کورتی مامۆستایان چووکە دەرفەتمان حەزەکەم یەک شت بگەڕمەوە ساڵی 1834 کە فرەیزەر بە کوردستان هاتەیە پەڕەویەتە لای سلێمان پاشای میری بابان دواتر لە منطقەی گەرمیانەوە چێتە کەرکووک و لێوە بۆ بەغا لە منطقەی گەرمیان لە لادەیەک لایە ئەڵێ ئەم خەڵکە شتێکی زۆر سەیرەکەن لێرە با بڵێن ئەڵێ ئەوان نوێژەکەن ئەوە نییە با بڵێن نوێژدا بەسن و ئیتر لە دوای ئەوە سوژدا بن و ڕکوع بن و ئەوانە ئەڵێ وەکو باڵندە سەریان دانێوێن بۆ عەرز چەند جارێک و سەر بەرز دەکەنەوە یانی چی دەلالەتە لە چی دەلالەتە لەوەی کە ئەم کابرا شارەزای کۆمەڵگەی کوردی فەرهەنگی کوردی ئیسلام وەکو ئاینی ئەم میلەتانە نەبووە شارەزای بنەما ئەساسیەکانی ئاینی ئیسلام نەبووە شارەزای قوسە دینیەکانی ئیسلام نەبووە ئیتر جگەلەوەی ناوی شوێن و مەڵبەند و خەڵک و شخصیاتەکانی ئێمەیان بە هەڵە نووسیوە ساختکردنەوەیان ئێستا بۆ ئێمە بووە بە کارێکی زەحمەت بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا عادل سدیق مامۆستای زانکۆ لە شاری هەڵەبجە لەگەڵمانە و سپاس بۆ زانیاریەکانت و ماندوومان کردی دەستە خۆش بەیاخ